سڵاو هاوڕێیانی عزیز بەخێر بێنەوە بۆ کەناڵی بریز ڕەسوول. ئەمڕۆ لەم ڤیدیۆیەدا باسی تایبەتمەندیەکانی وڵاتی کەنەداتان بۆ دەکەم و تیشک دەخەمە سەر ئەو خاڵانەی کە ئەم وڵاتەیان گەیاندۆتە لووتکەی وڵاتەکان و خۆشگوزەرانترین وڵاتە بۆ ژیان تیایدا. خاڵی یەکەم لە تایبەتمەندیەکانی وڵاتی کەنەدا پاسەپۆرتەکەیەتی. پاسەپۆرتی وڵاتی کەنەدا لە نێو 10 پاسەپۆرتە بەهێزەکانی جیهانە و دەتوانی بەبێ ڤیزا سەفەر و گەشت بکەیت بۆ 140 وڵات لە جیهاندا. خاڵی دووەم لە تایبەتمەندیەکانی وڵاتی کەنەدا کە خەڵکانێکی زۆری سەرخۆش کردووە و هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە بگەن بەم وڵاتە، ئەویش چایلد بێنەفێتە، هەبوونی ژیانێکی مستەقیر و بەردەوام بۆ مناڵەکان. ئەو مناڵانەی کە لە وڵاتی کەنەدا لەدایک دەبن، حکوومەت ژیانیان دابین دەکاتن و موچەی ماگانەیان بۆ دەبڕیتەوە تا تەمەنیان دەگاتە 18 ساڵ و موچەکەشیان لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر لە وڵاتی کەنەدا جیاوازە و بەڵام بەگشتی لە سەرووی 569 دۆلارە تا تەمەنی 7 ساڵان و لە تەمەنی 7 ساڵان تا 18 ساڵی موچەکەیان دەگاتە 480 دۆلار. خاڵی سێیەم لە تایبەتمەندیەکانی وڵاتی کەنەدا پەروەردە و فێرکردنە. سیستەمی پەروەردە و فێرکردن بە خۆڕاییە تاوەکو قۆناغی زانکۆ و پەیمانگاکان و تەنانەت مناڵەکانیش دەبردرێنە قوتابخانەکان بە پاسی تایبەت بە قوتابخانەکان ئەگەر بێت و ماڵەکانیان زیاتر لە کیلۆمەترێک دوور بیتن لە قوتابخانەکانیان. هەروەها وڵاتی کەنەدا خزمەتگوزاری زۆری بۆ قوتابیان و فێرخوازان ئامادە کردووە، ئەویش کە دەگەنە قۆناغەکانی کۆلێژ و زانکۆ قەرزی بچووکیان پێدەداتن و یارمەتیان دەدا بۆ ئەوەی بە سەرکەوتووی خوێندنەکانیان تەواو بکەن و تەنانەت دوای خوێندن تەواوکردنیان دەست بەکار دەبن بە کارکردن بۆ ماوەی 6 مانگ و لە دوای 6 مانگەوە بە قستی ماگانە پارەکانیان لێوەردەگری. چوارەم لە تایبەتمەندیەکانی وڵاتی کەنەدا کەرتی تەندروستیتی. کەرتی تەندروستی لەم وڵاتە بە کواڵێتێکی زۆر باش و بەرز پێشکەش دەکرێتن و خزمەتگوزاریەکانیان پێشکەشی هاوڵاتیە کەنەدیەکان دەکەن و تەنانەت ئەو کەسانەی ئیقامەی دائیمیشیان نییە بەڵام لەم وڵاتە دەژێن بیمەی تەندروستیان هەیە و دەتوانن بە خۆڕایی سەردانی فامیلی دۆکتە بکەن و دکتۆر ببین و هەر پێداویستیەکیان هەبیتن دکتۆر بۆیان جێبەجێ دەکاتن. خاڵێکی تر لە کواڵێتی سیستەمی تەندروستی لە وڵاتی کەنەدا سەرجەم پشکنین و تەنانەت نەشتەرگەریەکانیش بە خۆڕاییە. تەنها سەردانیکردنی دکتۆری ددان، دکتۆری چاو و دکتۆری جوانکاریەکان بە خۆڕایی نییە، بەڵام لەم وڵاتە ئەگەر بێت و فەرمانبەربی و لە زۆربەی کۆمپانیایەکان بەنەفێتیان هەیە، لە 90 هەندێکیان لە 80 کەڤەری دەکەن و تەنها بە خۆت 10 دەدەی. خاڵی پێنجەم لە تایبەتمەندیەکانی وڵاتی کەنەدا هەبوونی شوێنی حەوانەوە و شەڵتەرێکی زۆرە لەم وڵاتە بۆ ئەو کەسانەی کە پێویستیان پێیەتی ژیانیان تێدا بگوزەرێنن. یەکەمیان بۆ نمونە بۆ پەنابەران، دووەمیان بۆ بەساڵاتچوەکان، سێیەم تەنانەت بۆ خەڵکی ئاسایش کە پێویستیان بە شوێنی حەوانەوە هەیە بۆ چەند مانگێک دەتوانن سوودمەند بن تیایاندا. خاڵی شەشەم لە تایبەتمەندیەکانی وڵاتی کەنەدا بڕینەوەی موچەیەکی ماگانەیە بۆ ئەو کەسانەی کەم دەرامەتن یاخود ئەو کەسانەی کە نوێنە و پەنابەرن دێن ڕوو لە وڵاتە دەکەن. خاڵی هەفتەم و کۆتایی ئیمپلۆیمنت ئینشورانسە کە زۆرینەی فەرمانبەران حەزی پێ دەکەن،
چونکە کاتێک کارەکەیان لەدەست دەدەن یاخود دەیانەوێ کارەکەیان بگۆڕن و کارێکی تر بدۆزنەوە، ئەو ماوەیە حکوومەت موچەیان بۆ دابین دەکاتن و ژیانیان ناکەوێتە مەترسی و ژیانیان لەو پەڕی خۆشگوزەرانیدا دەبێت. لەبیرتان بێ لایک و سەبسکرایبی کەناڵەکەم بکەن لە یوتیوب بۆ ئەوەی ئاگاداری بابەتەکانی تر بن و بابەتێکی ترم بۆ ئامادەکردینە سەبارەت بە ڕێگاکانی گەیشتنتان بە وڵاتی کەنەدا. هیوادارم ئێوەش تیایدا سوودمەند بن و بگەن بەم وڵاتە و خۆشبەختی خۆتان ببیننەوە و ژیانێکی خۆش و سەرفراز لێرەدا بەسەر ببەن. تا بابەتێکی تر لە شوێنێکی نایاب و دڵڕفێن وەکو ئەم پارکە خۆش و جوانە دێمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست لە شارە جوانەکەی ڤانکوڤەر لە وڵاتی کەنەدا. سپاردەی خوای گەورەتان دەکەم و خواتان لەگەڵ.